سڵاو دکتۆرە. سڵاو لێوەش بخێر من سەرچاو. سپاس بە مەدەبوونتان. بەڵەکی چییە؟ بەڵەکی نەخۆشییەکی پێستی درێژخایەنی بڵاوە لە ناو کۆمەڵگایە بە شێوەی تێکچوونی ڕەنگی طەبیعی ئەو شەخصە دەرەکەوێت لە نەتیجەی پوکانەوەی ئەو خانانەی کە بەرپرسن لە دروستکردنی ڕەنگ لەو کەسەیە. جۆرەکانی چیین؟ بەنسبەت جۆرەکانی بەڵەکیەوە، جۆرەکانی بەڵەکی احتیما دەخاتە سەر ژمارەی ئەو پەڵانەی کە کەسی توش بوو هەیەی، ئەو شوێنانەی کە لە لەشیا گرتوێتەوە، زائیدەن تەمەنی مناڵەکە، بەپێی ئەم سێ فاکتەرە چەند جۆرێکی هەیە بەڵەکی و زائیدەن فاکتەرێکی تریش ماوەی توش بوون. بەنسبەت ژمارەی پەڵەکانەوە ئەگەر بێت و ژمارەی پەڵەکان کەمتر بێ لە سێ، ئەمە پێی ئەوترێت بەڵەکی مەوضعی، یعنی باخۆ واتە تەنها شوێنێکی دیاریکراوی گرتووە لە پێستە. ئەمە یەک. دوو، بەپێی دیوڕێشنەکەی، واتە ماوەی توشبوونەکەی ئەو بەڵەکی کە لە 2 ساڵ زیاترە، واتە زیاتر ئەو نوعەیە کە جەنەرالایز، یعنی بەربڵاوە لە پێستە. ئەوەی کە لە 2 ساڵ کەمترە بە شێوەیەکی گشتی ئەو جۆرەیەکە مەوضعیە. زائیدەن بەپێی تەمەن بەڵەکی لە مناڵانە عادەتەن ئەو شێوەی کە لە مناڵانەیە بە شێوەی نیشانەیەک دەرەکەوێت، واتە یەک لای دەموچاویە، مەسەلەن یەک لای شانی، یەک لای قۆڵیە، هەر شوێنێکی تری بە شێوەی نیشانەیەک دەرەکەوێت. زائیدەن وتمان ئەو شوێنانەی کە ئیگرێتەوە لە لەشە بەڵەکیمان هەیە بەس تەنها دەوروبەری فەتحەکانی دەموچاو و دەوروبەری نینۆکەکانی دەستەگرێتەوە. بەڵەکیمان هەیە بەس تەنها چەند پەڵەیەکە لە چەند شوێنێکی جیاواز لە لەشە. بەڵەکیشمان هەیە بەشێکی زۆری لەشی گرتوێتەوە، ئەمەیان تقریبان لە 180 بۆ 90 لەشی بە بەڵەکیەکەدا پۆشراوە، تەنها پارچەیەکی بچووک کە لە 110 بۆ 120 پێستی ئەو کەسە بە تەبیعی ئەمێنێتەوە. ئایا هۆکارەکانی کامانەن؟ بەڵێ، ئەم پرسیارێکە زۆر لێمان ئەکرێت لەلایەن نەخۆشەوە، ئایا کە بەڵەکی پرسیارەکە ئەسبابەکانی چی، ئەفوان بۆچی دروست دەبێت. بەڕاستی تا ئێستا سەبەبی ڕئیسی نەزانراوە کە بەڵەکی بۆچی دروست دەبێت. بەس دوو شت هەیە، یەکێک لەوەی کە بزانین ئەم نەخۆشیەکی خەتەر نییە، ئەمە یەک. دوو، گواستراوش نییە، کە ئەوەش نقطەیەکی مهمە بزانین. سەبەبی کەشی ئەوەیە کە تێکچوونی بەرگری پێست لەو شوێنانەیە. تێکچوون بە معنای ئەوە نایەت کە زۆر جار نەخۆش ئەو پرسیارە ئەکا ئایا مەنا ئەم بەرزە یا مەنا ئەم کزە دابەزیوە. ئەمە علاقەی نییە، ئەمە تەنها پێوتر دیزڕێگولیشن، یعنی تێکچوونی بەرگری پێست لەو مەنتیقەیە کە ڕەنگەکەی تیاگۆڕاوە. کاریگەری هەتاو لەسەر بەڵەکی چییە؟ دەستان خۆش بێ. ئەمەش دیسانەوە پرسیارێک کە زۆر نەخۆش ئەیکا و پرسیارێکی زۆر باشە. بەڕاستی تیشکی خۆر دوو تەئسیری هەیە بۆ بەڵەکی، بۆ ئەو کەسانەی کە ئەم نەخۆشییان هەیە. کاریگەری یەکەمی خۆی باشە تیشکی خۆر. بۆچی باشە؟ بۆ ئەوەی کە هەرێکیکیشە لە ڕێگاکانی چارەسەرکردن، بۆ ئەوەیە کە تەحفیزی یان خۆ با بڵێن یارمەتی ئەو خانانەیە کە بەرپرسیارن لە دروستکردنی ئەو ڕەنگەی ئەو کەسە هەیەی، یارمەتیان ئەیە دیسان بکەونەوە نەشاط، دیسان ئەکتیڤ ببنەوە. ئەمەیەکی لە ئیسیفادەکانی. بەس ئیسیفادەی با بڵێن لایەنە خراپەکانی چیە؟ لایەنە خراپەکانی ئەوەیە بۆی میلانین یاخود ئەو ڕەنگەی کە هەر کەسە هەیەی لە پێستیە، یەکێک لە فەرمانە سەرەکیەکانی ئەوەیە کە لە هەتاو ئەو ڕەنگە بپارێزێ. کاتێک کە ئەم کەسە تووشی بەڵەکی بۆ ڕەنگی پێستەکەی سپی بووە لەو شوێنەیە، ئەو شوێنە مقاومەی بۆ هەتاو نییە، کەواتە معرەزن بۆ سووتان، توشبوون بە سووتان، خاصەتەن ئەگەر مودەیەکی زۆر بکەوێتە بەرهەتاو. ئەمە یەک. دووش، ئەو کەسانەی کە بەڵەکیەکانیان زۆر وازەحە، تەمان بەڵەکی لەو کەسانەیە زۆر زەقە و دەرەکەوێت کە ڕەنگی پێستیان تۆخە و کۆمەڵگای ئێمە، یعنی زۆر سپی پێستەکان نین، لەمانەیە بەرکەوتنی هەتاو ئەبێتە هۆی تۆخکردنەوەی دەوروبەری بەڵەکیەکە و زەقکردنەوەی پەڵەی بەڵەکیەکە. چارەسەرەکانی چیین؟
سەبارەت بە چارەسەرەکانی وەکو لە بیدایەت باسمان کرد ئەم نەخۆشیەکی درێژخایەنە پێویستی بە سەبرە بەڕاستی چارەسەرەکان چەند جۆرێکمان هەیە جۆرێک لە چارەسەرمان هەیە کە نایەڵێت نەخۆشیەکە لەوە زیاتر پەرەپسێنێ واتە لە جێی خۆی ئەیوەستێنێت ئیتر ئەمانش بە شێوەی حەبە مەڵحەمە دەرزیە ئەشیایە جۆری دووهەممان هەیە لە عیلاج کە یارمەتی هێنانەوەی ڕەنگەکە ئەیات ئەمەش باشترینیان پوڤایەواتە ئەو چارەسەرکردنە بە تیشکی سەر و وەنەوشەیی ئەمیش چەند دوو جۆری هەیە جۆرێکیان هەیە نەخۆشەکە مادەیە بەکارهێنێ حەبێک بەکارهێنێ و لەژێر جیازێکی تایبەتی تیشکی خۆرەکە دانیشێ جۆرەکەی تریان بەبێ بەکارهێنانی دەرمانە جۆری سێهەم لە عیلاج ئەوەیە کە ئەو بەڵەکیانەی کە بەڵەکی مۆڤعین یعنی مودەیەکی زۆر ماونەتەوە و لە یەک شوێنە جێگیر بوون ئەمانە ئەتوانرێت بە ڕێگای ئەمەلیاتێکی بچکۆلا یاخۆ چەند پرۆسیجەرێکی تایبەتی هەیە ئەتوانێت ڕەنگەکەی بێنرێتەوە ئەوەی کە زۆر جار نەخۆش داوایەکە ئەوەیە کە ئەڵێ با ڕەنگی پێستەکەم هەمووی سپی ببێت ئەمیان بۆ هەموو نەخۆشە گونجاو نییە بەڕاستی تەنها بۆ ئەو نەخۆشانە گونجاوە کە باسمان کردوتمان بەڵەکیەکان بەشێکی زۆری لەشی داگیر کردووە تەنها دووسێ پەڵی طبیعی ماوەتەوە لەم حاڵەتەیە ئێمە هەڵئەستین بە سپیکردنی بە دەرمانی تایبەتی سپیکردنی ئەو پەڵەیەش بۆی هەموو جسمی یەک ڕەنگ وەربگرێت زۆر سپاس دکتۆرە دەستەکانتان خۆش بەخێر بن